أفرمي واستعينوا بالصبر والصلاة لقل باصي نيجا خواهي فرقات تبارك وتعالى باصي صبر وآرام قرتني كدوا لبيناسي صبر دا هاتوا بريتيا لقرتني نفس خوا قرتنوي نفس لهشتك أخوا بينا خوشا قرتني زبان لشتانك أخوا بينا خوشا وقرتني أندامكان لحالتك كخواي جورت تو نبيني كخواي جرو حالتي في ناخوشة يعني إنسان هم دروني هم وتكاني هم اندامكاني خوي رابقريت شوك جاري وهي كسيك الصبرينية جاري وهي لناخي خويايتي يا بزاد دري أبرد يا لأفعالو كدا وكان يادر أكبت ويبراسي بكسيك بأوتري صابر يعني بكودي في ألان آرام قر كسيك كهسي لأنك إلا خوي دابر جسا كردبيت يعني بتوانت هم دروني خوي آسوده بكات هم بتوانت زباني خوشي كنترول بكاشتين لك خوي بيرغا تبارك وتعالى بينا خوشا هم كارو كردوكانشي پسند بيت يعني اندامكاني جيسي لشتيكا بكار نهينيت كبيتشواني صبر بيت يعني الصبر إنسان وانيكي زور قولوغنك أدا بإنسان كإنساني مسلمان كاركاني لجي خوي دابي طبعا قال صبري بو صبرك أمي بيه بخشي أقل صبري نبو برو همو كاريكي خرابي بات برو همو تاواني قيبات برو شتاني قيبات كإنسان لواني لكاتكي زور كمادان بخويا بقريت لواني زورترين كشي دنياي لكوال كويت لواني زورترين قناح كاللجاني دنا روبرو أبيتو بو ماوي چرخوليكي خوي رابقريت بإذن خوي قورا سركوتو أبيه كواتە لە قورآانی پیرۆزدا بەڕاستی گرنگێکی زۆری پێدراوە و هەروەها لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. مامۆستا ئەم خۆڕاگری و ئارامگرتنە چ هێزێ بە ئەو هێزە چییە کە خۆڕاگری و ئارامگری بە مرۆڤ بەخشێ بۆ نمونە هاوڵێکی بەڕێزی وەکو خوبەیبی کوڕی عەدی لە بەردەم سەردار و پیاوێکی دەسەڵاتداری وەکو ئەبوو سوفیانە هێندە خۆڕاگرە هێندە سەری بەرزە ئەبوو سوفیان سەرسوڕمانی خۆی دەرەبڕێ کە هیچ کەسێکم هێندەی هاوڵانی پێغەمبەر نەبینی و لەسەر ئازار و ناڕەحەتیەکان خۆڕاگر بن یەکێکی وەکو بۆ منە بنەماڵەی یاسر و خێزانەکە و عەمار ئەو هەموو هاوڵە بەڕێزەی ترکە تووشی ئەو هەموو ناڕەحەتیە ئەبن لە بەرامبەر سەردار و ستەمکارانی قوڕەیشدا لەم سەردەمەشدا ئەبینی بۆ نمونە ئەوەی ستەمکاران بۆ نمونە بۆ ئەوەی مسلمانەکان بەسەریانە ڕانەپەڕن و ئازاریان نەدەن تەنها زیندان توانێتی ئەم خۆڕاگرێت بەرشێوەیە لە شێوەکان وەکوڵێ نەهێڵێ ئەم هێز و وزەیەکێک کە خۆڕاگری بە مرۆڤ ئەبەخشێ. طبعا ئیمان و باوەڕ ئەمە کاریگەریەکی زۆری هەیە. ئێمە تەماشا ئەکەین ئیمامی ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێ بێت کتابێکی هەیە بەس لەسەر باسی سەبر عیدەت الصابرین وذەخیرەت الشاکرین لەم کتێبەدا زۆر باسی سەبر ئەکا لەوێدا ئەفەرمێ ئیمان دوو بەشە ئیمان بریتیە لە سەبرگرتن لەگەڵ شوکرانە بژێری نیعمەتەکانی خوا چونکە ئەفەرمێ خەڵکی لە ژیانی دنیا لەم دوو حاڵەتە بەدەرنین یا کەسێکە لە تەواوی ڕەفاهیەت و خۆشی و ناز و نیعمەتایە پێویستی بەوە هەیە کەوا شوکرانە بژێری نیعمەتەکانی خوا بکە یا پێچەوانەی ئەمەیە کەسێکە زۆر وا لە تەنگانە و نەهامەتی و ناڕەحەتیە ئەمیش پێویستی بە سەبر و ئارامگرتن هەیە. خواي قول سبحانه وتعالى بهدو لاشان إنسان تاقيكاته فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه فيقول ربي أهانا. طبعا هر نعمتك أخواي قول إذا بإنسان يا هر بلاياتوشي إنسان بيت نعمتك نشاني ريزو بهاي بو إنسان لا إخوة نمصيبتك نشاني أويك خوارقيتي لم بديه نخير ئەمانە هەردووکیان تاقیکردنەوەیە جا هەردوو تاقیکاریەکەش وەکو عولەما فەرمیانە زۆر گرنگن چونکە خوای گەورە سوبحانه وتعالى جاری وایە بە نیعمەتەکە تاقی ئەکاتەوە بزانێت تۆ شوکرانە بژێری ئەەکەی ئەگەر لەوەیە دەرچوو ئەمجا بە جۆرێکی تر لە ناڕەحەتیەکان وەکو بەڕێزت دووسێ نمونەت ئاماژەت پێدا و زۆر نمونەی تریش کە خوای گەورە لە قورئانە باسیەکات کە ئەفەرمێ ئێوە ئەتانەوێ بڕۆنە ناو بەهەشت لە کاتێکە ئەوەی کە بەسەر ئومەتانی پێش ئێوە هاتووە کە خوا باسی پێغەمبەرەکانی ژەکە کە ئەفەرمێ مەستەتهم البەئساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله. يعني الصحابة كاتب بيغمران و بيغمر صلى الله عليه وسلم ألا تدعو لنا ألا تستنصر لنا دعاء من بوناكي داواناكي خواي قول السلمان خا بيغمر صلى الله عليه وسلم صبر قرن آرام قرن ئەم جا ئەو نمونانەی وەکو بەڕێزت کە ئاماژەت پێدا و لە ئومەتانی پێش و ترێژ کەیفە مکەسی وە هەبوو بە شمشێر کە دوانە بە دوو کردەوە کەسانی وە هەبوو منجەنیقیان
ئاگری گەوریان کردوتەوە دانە بەدانە وەکو ئەسحاب الأخدود فڕیان داونەتەوە بەڵام هیچ شتێک لەوانە لە دینەکەیان پەشگە زیان نەکردوونەتەوە. جا لێرەوە لەم پرسیارەی بەڕێستەوە لە وەڵامەکەی ئەوەمان بۆ دەرەکەوە کە وەکو عولەما فەرموویانە ئەم سەبر و ئارامگرتنە کۆمەڵێک لایەنی هەیە. سەبرێکیان بریتێ لەسەر تاعەتی خوای پەروەردگار، یان لەسەر ئەوانەی کە خوای گەورە سوبحانە وتەعالە فەرمانی بە ئێمە کردووە. ئەگەر ئینسان سەبری نەبێ ناتوانێت شەو لەو کاتی خەو و ئیسراحەتی هەڵسێ نوێژ بکە، یا کاتی جاری وای لە دوکانە جاری وەهای لە ئیشە، کەواتە پێویستی بە ئارامگرتن هەیە بۆی لەسەر تاعەت و عیبادەتەکە بەردەوام بێت. زۆر باش مامۆستا، لە وەڵامی پێشوا جەنابدا ئاماژەت بەوە کرد کە سەبر یەکێکە لە بەرهەم و سوودەکانی ئیمان کە بە مرۆڤ ئەبەخشێ، بەڵام زۆر جار هەل لە نێو کەسانی نامولتەزیم، کەسانێک کە سەر بە ئاینی پیرۆزی ئیسلامی ژنین، خۆڕاگری و ئارامگریەک لە زیندان بێ بەرامبەر بە خۆشیەکان بێ، ئەم نمونانە ئەبینی لە ژیانی خۆمانە. سەرکردەی وهەیە لە بەرامبەر ئافرەتە، لە بەرامبەر زیندانە، لە بەرامبەر پۆست و پلۆپایە خۆڕاگرە، یان بۆ نمونە 27 ساڵ 30 ساڵ لە زیندانە ئەمێنێتەوە وەکو ئەو کەسانی وەکو ماندێلا و نمونەی ئەوانە. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا ئەم سەبرە بەرهەمی چێ لە کاتێکە ئەو لەوەچێ زۆر باڕی بە ئیمان و ئاینێک نەبێت کە ئێمە بە ئیسلامی ناوەهێنین؟ جوان، تەواانەوەی کە ئێمە باسمان کرد بە نیسبەت خۆمانەوە کە ئێمە ئاماژەمان پێدا، ئەینا بە نیسبەت هەر کەسێکەوە کە لە ژیانی دنیا هەدەفێک و مەبەستێکی دیاریکراوی هەیە و هەوڵی بۆ ئەدات. طبعاً کتێب زۆر هەیە لەو بارانەوە کە نووسراوە سەبارەت بەوەی کە ئینسان کەسێکی چوست و چالاک بێت لە ژیانی دنیا، کەسێک بێت مەبەست و هەدەف و ئامانجەکانی دیار بێت. جا بەڕاستی نمونە لەوانە وەکو بەڕێزیشت هەنێکت ئاماژەت پێدا نمونە زۆر هێنراوەتەوە کە هەر کەسێک هەدەف و مەبەستێکی دیاریکراوی هەبوو، هەوڵێ بۆ ئەوەدا وەکو وتراوە من طلب الراحة ترك الاستراحة، هەر کەسێ بە دوای ئیسراحەتا بگەڕێ ئەبێ واز لە ئیسراحەت بێنێ. خوا کابرا کاتێک کە ئەیوێت دەوڵەمەند بێ وەکو فڵانە کەس پارەی هەبێ، دۆنمی هەبێ، خانووی هەبێ، فڵان و فیساری هەبێ، ئەگەر ئیسراحەت پاڵی لێباتەوە توانێ ئەوەی دەستکەوێ؟ نە، ئەبێ ئەمیش واز لە ئیسراحەت بێنێ وەکو ئەو شەو ڕۆژ خۆی ماندوو کات، خۆی هیلاکە ئەمجا ئەمیش دەتوانێ ئەوەی ئەو بەدەست بهێنێ. کەواتە ئەوانەشی لە ژیانی دنیا هەر مەبەستێکیان هەیە، هەر هەدەفێکیان هەیە، بەجددی هەوڵی بۆ ئەدەن و دەیانەوێت ئەوە لە ژیانی خۆیاندا بەرجەسە بکەن، بەڕاستی دەتوانن بگەن بەوە. بێگومان ئەویش ئەو سەبرە چی پێیان نەبەخشێ؟ جاری وا هەیە کەسێکە بینی بۆ نمونە زۆر جا باسمان کردو خەریکی ئیشێکە، خەریکی کارێکە، عرق بە هەموو گیانێتە خوار و زۆر شەکەتە، زۆر ماندووە، بەڵام تەماشاکی بەدەم ئیشەکەی خۆیەوە جاری وا هەیە دڵی خۆشە، زەردەخەنە ئەکات، لەبەر خۆیەوە شت ئەڵێ. ئەگە پێ بڵێ ئەرێ تۆ لەم هەموو هیلاکەت و گەرما و ناڕەحەتیە تو چیوە ئەوە دڵ و خۆشە؟ کوڕڵێک کاکە خۆ من ئێستا ناڕەحەتم، خۆ من ئێوارە کرێکەی خۆم وەرەگرم، میان فڵانە کات ئوجرەکەی خۆم وەرەگرم. چاوەڕوانی ئەو بۆ ئەو پارە و بۆ ئەو ئوجرەیە وا دڵی خۆش کردو، ناڕەحەتیەکانی لەبێ بردوتەوە. ژیانی شەروایە. چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم احرص على ما ينفعك، ئەوەی سوود پێگەینێ سوور بە لەسەری، چست و چالاک بە، واستعن بالله فەرمی ولا تعجز، عاجز و بێدەسەڵات مەبە، دەسەوسان مەبە، بەڵکو چی بکە هەوڵ بە. فإن أصابك شيء تووشی شتێ بووی مەڵێ ئەگەر ئەوەم بکردە ئەوەم لێ بەسە، فەرمی واز لە کەلیمەی ئەگەر بێنە. جا بەڕاستی ئەگەر ئێمە تەماشای کۆمەڵگەی غەرب بۆ ڕۆژ ئاوا بکەین لەملایەنەوە بۆ ئیشی خۆیان، بۆ کاری خۆیان، تەماشاکەی کابرا لەسەر کارێکە، بۆ نمونە کەسێک هەوڵەدا میلەتێک هەوڵەدا بۆ سەربەخۆیی خۆی، کابراەک هەوڵەدا بۆ دەسەڵاتێک، کەسێک هەوڵەدا بۆ پلەپایەک، تەماشاکەی زۆر ماندوو نەناسە، زۆر سابیرە، زۆر هەوڵ ئەدا. ئەمەشیە ئیمان و قەنەعەتی خۆی بەو کاریکەوە هەوڵی بۆ ئەدات، وای لێ کردووە سەبر و ئارامگرتنی زۆر بەرچاو ئاسان. زۆر باش مامۆستا، خۆڕاگری چۆن بەرهەم دێت، چۆن مرۆڤ لە ژیانی خۆیان سابر و خۆڕاگر بێ. مرۆڤی ومامان هەیە بەجارێکە هەر وەکو ئەو نمونەی خەمساخان کە لە جاهیلیەتا کوڕێکی دەمرێڵێ هێندە ناڕەحەت دەبێ بۆی هەزار بەیتە شەعری بۆ ئەهۆنێتەوە، هێندە ناشکریەکە قسەی بێتام و ئەوشتانە. بەڵام لە ئوحودا کەسێ کوڕی برایەکی و کوڕێکی مێردەکەی شەهید دەبێ، تەنانەت دەڵێ هەر پێغەمبەری خوا سەلامەت بێ، ئیدی هەموو شتێکی تر ئاسانە. چۆن ئەم سەبرە، ئەم خۆڕاگری لە ژیانی خۆمانە دروست بکەین لە کاتی بەڵاو و میحنەت و یان لە کاتی هاتنی خۆشی و سەروەت و سامان و پلەپایەدا ئێمە خۆڕاگر بین. ئەم سەبرە چۆن دروزە بێ؟ طبعا چۆن وەکوتراوە إنما العلم بالتعلم والحلم بالتحلم، سەبری شەروایە، سەبر خۆڕاهێنانە، یعنی ئەم خۆڕاهێنانە کە ئینسان بتوانێت خۆی پەروەردە بکات،
کارێکی زۆر گەورە و گرنگە. تەماشاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکا بە لای گۆڕستانە تێپەڕە بێ ئافرەتێکە بینێت زۆر هاوارە کا و زۆر ئەگری و پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ڕواتە لای فەرمی خوشکەکەم ئیتەقی الله وەصبیری، یعنی تەقوای خوا هەبێ لە خوا بەشە سەبر و ئارامگرە ناشکری مەکە. ئەویش نایناسێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێڵێ ئیلەیکە عنی فإنەکە لەم توصەب بمصیبەتی، بڕۆ لێم گەڕێ من کارەسات و موسیبەتەکەم زۆر قورسە. ئەمجا سەحابە ئەڵێن ئەو ئەی ئافرەتەکە ئەو پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام، ئینسان چۆن ئاوا قسەکە لەگەڵ پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم کاتی پێغەمبەری خوا ئەڕوات و ئەمیش بە دوای ئەڕوات لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی من نەمناسی و داوای لێبور نەکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئینەمە الصەبر عند الصەدمەة الأولى، سەبر و ئارامگرتن دەبێت لە سەرەتاو ئەوەڵی موسیبەتەکە هەبێ. ئەگەنا خۆی قەدەری خوا وایە ئینسان کارەساتێکی لێقۆمێ ڕۆژی یەکەم دڵی زۆر گەرمە، دوو هەم سێم وردە و دەتا هەفتەیەک تا دوو هەفتە وردە و دەخوای گەورە موسیبەتەکەی بۆ ئاسانەکە. پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم چی فێری ئەم ئافرەتە کرد کە ئینسانی موسڵمان ئەبێ لە سەرەتای ناڕەحەتیەکانە دان بەخۆیان بگرێ. ئەگەنا خۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا وردە سەبووری ئەنێرێ بۆ دڵی ئینسان جاری وایە تووشی موسیبەت و کارەساتی و ئەبێ لە ژیانی دنیا. پیاوێکە خێزانەکەی لەدەست ئەدا، ژنێکە پیاوەکەی لەدەست ئەدا، دایک و باوکە مناڵە لەدەست ئەدەم، مناڵە دایک و باو لەدەست ئەدام. خۆ ئینسان لەو کاتی موسیبەتە قەڵەمی ئەژنۆ یەشکێ، هیچ هێز و توانایەکی نامێن، بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالا وردە و سەبر و ئارامی ئەنێرە بۆ ئینسان. کەواتە سەبر و ئارامگرتن چییە؟ ئینسان بە خۆڕاهێنانە، بە خۆ پەروەردەکردنە. هەر ئەو نمونەی خات و خەنسا کە بەڕێزت نمونە تێنایە بۆ خۆی باشترین بەڵگەیە لەسەر ئەوە کە ئیسلام ئافرەتێکە لە پێشوودا ئاوا بووە، دوای ئەوە ئاوای لێ ئەکات و هەموو ئەم هاوڵە بەڕێزانی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بە دوای ئەوە گەورەزانیان تاوەکو ئێستا خۆی بۆ خۆی میلەتی خۆشمان ئەگەر تۆ تەماشاکەی ئەو هەموو ناڕەحەتانی کە خوای گەورە باسیەکە کە ئەفەرمێ ئێمە بەندەکانی خۆمانی پێتاقیەکەینەوە وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات. ئەمانە هەر هەمووی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئێمەی پێتاقی کردوتەوە. بەڵام سوپاس بۆ خوای گەورە تەماشاکەی لە بەرامبەر موسیبەت و ناڕەحەتیەکانە ئێمە توانیمانە خۆڕاگر بین، یعنی توانیمانە میلەتێکی مسلمان بین، توانیمانە میلەتێ بین دینی خۆمان، ئەخلاقی خۆمان، کەسایەتی خۆمان لەم هەموو گرانی و ناڕەحەتی و ئەوانەیە بپارێزین. بەڵام لەو ساڵانی ئەخیرا کە ئیتر وەکو ئەڵەی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەفەرمێ دنیا بەسەرتانە ئەکرێتەوە تەنافەسوها کەما تەنافەسوها من قبلکم، خەڵک کەوتە منافەسەی دنیا. ئەوانە ئەلوێ تەماشاکەی پەنا بەخوا هەندێک کەس دنیاکە سەرگەردانی کردن، یعنی سەبر و ئارامیان نەگرت لەوەی کە بەڕێ حەرامان نەڕۆن، لە حەرامدا پەیدای نەکەن. کەواتە ئێمە گەڕێنەوە بۆ خاڵەکە ئینسانی مسلمان بەڕاستی بە خۆڕاهێنان لە پێناوی خوای پەروەردگار، چکە خوای گەورە کاتی باسی سەبرەکە فەرمێ والله يحب الصابرين والله مع الصابرين إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. يعني ئەم هەموو مژدە خۆشانە ئینسان کە ئەیبینێتەوە لە قورئانی پیرۆزە کە خوای گەورە باسی ئەوانەیە کە ئارام بەگرن، خوای گەورە خۆشیەون و خوای گەورە لەگەڵیاندایە و خوای گەورە پشتیوانیان لێکا. إن الله مع الذين اتقوا، خوای گەورە لەگەڵ ئەوانەدایە و ئەو کەسانی کەوا تەقوای خواکەن و کەسانی کەوا سەبر و ئارامەگرن لە پێناوی خوای پەروەردگار. زۆر باش مامۆستا، دڵخۆشیە بۆ ئینسان. سەبر و خۆڕاگری تا چەند وا لە مرۆڤەکە لە واقع ڕانەکا. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خانەوادەی یاسر و سومەیە ئەبینێ، خۆ ئەتوانێت بە ئەبوبەکر بڵێ ڕزگاریان کە، بەڵام بۆ ئەوەی فێری واقعیان بکە، واقع بین بن و لە داهاتووە بەرگەی ستەم و نادادیەکان بگرن، مژدەی بەهشتیان پێدا، بەڵام بەو سەبر و خۆڕاگریە، نەک بڵێ وەرن ئازاد بن و با لە دنیا خۆش بژین. یان بۆ نمونە کە بە خەبابی کوڕی ئەرە دەڵێ لە پەنای کەعبەیە پەلەمەکەن ئێوە پەلەتانە گینا سوار لەکوێوە ڕوا. لەم ڕۆژەشە لەوەچە گەنجێکمان هەبێ بەهۆی کەم خۆڕاگری و کەم سەبری خۆیەوە وڵات بەجێ ئەهێڵە، یان بۆ منە پیاوێکمانەیە تەنها بۆ منە تۆزێ ناڕەحەتی و ئازار بەدەست خێزانەکەوە بینێ خێرا پەنا بۆ تەلاقە بە. سەبر تا چەند وامان لێەکە لە واقع بژین و بڕیاری پەلە نەدەین و لە پێناو گەشتن بە خۆشیەکی کاتی ئەم ژیانە تاڵی ئێستا کە بەرهەمێکی باشێ بۆ داهاتوو لە دەستی نەدەین. جوانە. طبعا ژیانی دنیا کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی ژیان ئەکات ئەفەرمێ لیەبلووەکم، ژیانی دنیا بۆ خۆی بۆ تاقیکردنەوەی. هیچ کەسێک قەرار نییە کە هاتە ژیانی دنیا تووشی ناڕەحەتی نەبێت. کەواتە طبعا هەر کەسێ بە گوێرەی خۆی، بۆ نمونە کەسێک هەوڵەدا بۆ خێزان و ماڵ و مناڵ و مەعیشەت و ئەمانە زۆر تووشی ناڕەحەتیە بێ،
کەسی خەریکی کاری دعوە و بانگەوازە لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتعالا زۆر تووشی ناڕەحەتیە بێ کەسێک مەبەستێکی گەورە و گرنگی هەیە خزمەتی خەڵک و وڵات و نیشتیمانەکەی بکات زۆر تووشی ناڕەحەتیە بێ چکە جارێ تۆ نیەتت خێرە بەڵام جارێ چەندەها کۆس بۆ دروستەکرێت چەندەها شتە بۆ دروستەکرێت بۆ ئەوەی کە تۆ بە ناوناتوڕی ناشرێنت لێ ئەندرێت لەسەر ئەوەی کە تۆ سادت کەنەوانێ کەواتە خوای گەورە سوبحانەهو وتعالا فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد یعنی ئینسان بۆ خۆی لە ناڕەحەتی دروست بووە ئەم ژیانی دنیا بەڕاستی بۆ خۆی ژیانێکە جێگای ناڕەحەتیە جێگای تاقیکردنەوەی اینجا ئینسانیش هەتا گەورەتر بێ هەتا سەردارتر بێ هەتا مەشغەڵەتی زیاتر بێ کۆسب و ناڕەحەتی زیاتر و زیاتر پێویستی بە سەبر و ئارامگرتنە ئەگەر ئینسانی هەر بۆ خۆی بژی کەمتر تووشی ناڕەحەتیە بێ کاتێک تێکەڵ بە خەڵکە بێت پیامبەر صلی الله علیه و سلم المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم أو إيمان داري تيكل بخلقية بريت صبر آرام دقريت لسريان چاكتر لو إيمان داري تيكل بخلقي نابيو صبر آرام ناقريت لو كان إنسان تيكل بخلق نبوتوشي ناراحتي نابيو بلام كتو تيكل بوي بخلق حتما كوملق ناراحتي براسي روبرود أبيتو بۆیە گەرێمە تەماشا بکەین یا کەسێک کە خەریکی بانگەوازە بۆ دینی خوای پەروەردگار لەکوێ خوای گەورە باسی دعوە ئەکا و بە دوایە باسی سەبر نەکا هەرکە ئەفەرمێ والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر يعني حتما ئەگەر تۆ تواصوا بالحق لەگەڵ حەق بی لەگەڵ ڕاستیە بی ئیلا تەواصەو بسەبر پێویستی بە سەبر و ئارامگرتن هەیە کاتە ڕێگەی ڕاز هەمیشە سەبری ئەوێ بەڵێ ڕێگەی ڕاز پێغەمبەر فەرمێ بەهشت بە دڕک و داڵ و ناڕەحەتیەکان دەورەدراوە بەڵێ حفت الجنة بالمكاره بەهشت بە ناڕەحەتی دەورەدراوە ئەم ناڕەحەتیانەش دێنە ڕێی ئینسان پێویستی بە چی هەیە پێویستی بە خۆراک زۆر باشە مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مردنی ئیبراهیمی کوڕیا فەرمێ چاوەکان فرمێزگە ڕێژن و دڵەکان خەمبارە بن بەڵام زارەکانمان دەممان شتێک ناڵێ کە ڕەزامەندی خوای لەسەر نەبێ عومەری کوڕی خەتابیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەبینێ سوپای بە هەموو وڵاتانە بڵاو بۆتەوە فتوحاتەیە و خەڵکێکی زۆر گوێ بیستیە بن ئەڵێ ڕۆژە شتێک هات بە دڵما وەکو حەزکردن بە سەرۆکایەتی مەسئولیەت خێرا ئەچێتە سەر مینبەر ئەڵێ باش بزان کە من لە مەککە شوانی قەلم کردووە و باوکم زۆر زەبر و زەنگ و خراپ بووە لەگەڵمان کە شوانی حوشترم بۆ کردووە مرۆڤ چۆن مرۆڤی مسلمان چۆن لە کاتی بەڵاو ناڕەحەتیەکان وەکو مردنی ئیبراهیمی کوڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم و چۆن لە کاتی گەشتنی بە پلە و پۆست کە گەورەترین سەرۆکایەتی ئەو سەردەمە ئیمامی عومەر هەیە بووە کە 10 ساڵ نیوەی سەرزەوی حکم کردووە چۆن مسلمان لە نێوان ئەم دوو ئەگەرێکی خۆش و موسیبەتەکان ئەگەری خۆش و پلە و پایەوە بەڵاو موسیبەتەکانە خۆڕاگر بێ و وەکو نەخلیسکە لە نێوان هەردووکیانە طبعا خوای گەورە سبحانه وتعالى فەرمێ یەکێ لە تاقیکردنەوەکانی خوای گەورە ئەیکات بۆ ئەو بەندانی کە خوای گەورە خۆی خۆشی ئەون چۆن خاڵە زۆر گرنگە ئینسانی وایە کە تووشی موسیبەت و ناڕەحەتیەکە بێت یعنی بۆ خۆی قسە ئەکات لەگەڵ خۆی ئەڵێ باشە من چیم کردەوە بۆچی وام بەسەریت بۆچی هەموو ناڕەحەتی مێتە ڕێ تەماشا فڵانە کەس کە زۆر ئەهلی دینێ و زۆر ئەهلی مزگەوت و زۆر کەسێکی ئاوانیە بەڵام تەماشاکەی تووشی ناڕەحەتی نابێ تەماشاکەی هەروە لە خۆشیە بەڵام من ئەم هەموو تووشی ناڕەحەتیە بم تووشی ئەوە بم وەکو ئەهلی عیلم فەرمویانە ئینسان لە کاتی موسیبەت و ناڕەحەتیەکانە بیرکەرۆ لە ناڕەحەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشاکەی خوای گەورە سوبحانه وتعالى لە ئەتوانین بڵێن لە پێش لە دایک بوونیا خوای گەورە تاقی کردوێتەوە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دایک نەبووە باوکی وەفا دەکات ینی بە بێباوکی دێتە ژیانی دنیا کاتی لە 5-6 ساڵی پێویستی بە نازی دایکێتی خوای گەورە ئەویشی لێوەرەگرێت و نە باوک هەیە نە دایک هەیە ئەمجا نە برا هەیە نە خوشکی هەیە جا دوای ئەوە ئەڕواتە لای مامەی لای باپیرەی لە 8 ساڵی ئەویش وەفا دەکات باوک و دایک نەما باپیرەش نەما ئەڕواتە لای مامەی کۆڵێک ئەویش ماڵ و مناڵی کەوتووە بەسەرا بخۆی ژیانی ناڕەحەت یعنی ژیانێکی ئاوای بردۆتە سەر ڕاکە بە دوای کاسبی و دنیا و کاتێکیش خێزانی ئەهێنێ لەو شوێنەی کە ئاوارەی و ناڕەحەتە خێزانی وەفا دەکات لەو ساڵەدا مامێشی وەفا دەکات کاتێ ژن ئەهێنێت خوای گەورە حەو مناڵی پێ ئەدات 6 یانی لە ژیانی خۆی بە دەستی خۆی ناشتووە بەڕاستی کە ئینسان بیر دەکاتەوە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام ئەو هەموو ناڕەحەتی توش بووە بێگومان خوای گەورە سوبحانه وتعالى ئێمەش تاقی ئەکاتەوە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەشەد الناس بەلاء الأنبیاء زۆرترین کەس خوای گەورە تاقی بکاتەوە پێغەمبەرانە
ئەمجا دوای ئەوان ثم الأمثل فالأمثل ئەمجا زاناکان عالمەکان زانا پایە بەرزەکان خی گەورە سبحانه وتعالى تاقییان نکاتەوە چونکە ئەفەرمێ إن الله إذا أحب قوما ابتلاهم خی گەورە خۆشی بیان تاقییان نکاتەوە ئالی لای سەبر و ئارامیەکە دەرەکەوێت لە کاتی تاقیکردنەوەکاندا ئەمجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خی گەورە ئەو تاقیکردنەوانەی کردووە خی گەورە ئاگاداریشە بەوەی کە کافرەکان چی پێ ئەڵێن لەو ڕۆژەیە کە ئیبراهیم وەفا دەکا تەمەن کافرەکان چەنە خۆشحاڵن چونکە دەیانویتر محەممەد وەجاخ کوێرە محەممەد دوا بڕاوە محەممەدی دوای خۆی کوڕێکی نییە کەوە دینەکەی زیندوو بکاتەوە ببێتە میلادگیری داخوای گەورە فەرمووی بسم الله الرحمن الرحیم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك دژمنەکەی تۆ هو الأبتر ئەوە دوا بڕاوە ئەو تەناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاو چاکە بەڕێزانە هەرماوە بەڵام کافر و بێباوەڕەکان ناوی ئەوان دوا بڕاوە و لە ناوچوون مامۆستا لەم چەند ڕۆژەی پێشوە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێت لە تەفسیرەکە لە باسی ئەو هەموو مەشەدەی کە جەناب بدێن هەر لە مردنی دایک و باوک و مام و خێزانی پێغەمبەر و لەو هەموو ئازاری کە قوڕەیش و ئەهلی تایف بەرامبەر یەکەن فەرمێ ئەگەر سەبر و ئارامگری پێغەمبەر صلی الله عليه وسلم بکرێتە گوری سەیاپەتێک و لە شاخەکان بە ئانڕێن هێندە زۆرە شاخەکان لە بن دێنێ ینی پێغەمبەری خوا زۆر بە شێوازێکی جوان ئەو پیاوە گەورەی کورد وەسفی ئەو خۆڕاگری و سەبر و ئارامی پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم مامۆستا خۆڕاگری و سەبر چی بە مرۆڤ بەخشێ بە شێوازێکی تر سوودی خۆڕاگری و ئارامگرتن لە ژیانی مرۆڤدا مرۆڤ لە کاتی سەبر و ئارامگرتنیا لە ڕووی دنیایی و قیامەتیەوە چه سوودێکی بۆ دەبێت طبعا سەبر و ئارامگرتن بەرهەم و سوودی زۆرن هەر لە ژیانی دنیا خی گەورە سبحانه وتعالى خۆشیەک ئەدا بە دڵی ئینسان طبعا ئەم خۆشیەوە ئەکات ئینسان سەبر و ناڕەحەتیەکان تێکی نشکێنێ لە ژیاندا چونکە ئێستا ئێمە کاتێکە واقعی ژیانی خەڵگە بینین زۆر جار لە کێشە و مشکلە و ناڕەحەتی خەڵکان ئەبینیت زۆر کەس ئەمڕۆوا لە کێشەیە ئیتر بەهۆی کێشەی کار و کاسبی بێ کێشەی معاملات بێ کێشەی بینی ژن و پیا و بێ بینی دراوسی و ئەمانە بێت ئینسان کاتێککە سەبرەگرێت کەسەکەی بەرامبەری بۆی منە خراپەی بەرامبەرەکە یە هەشتێکە بەڵام ئەم سەبرەگرێت لە پێناوی خی گەورە سبحانه وتعالى هەز بە ئاسوودەیەکی ئەکا لە دڵیدا کە ئەم ئاسوودەی و خۆشیە تەسەلای دڵ و دەرونی ئەدات چونکە ئەگەر وان نەبێت نفسی ئینسان دائیمە وما أبرئ نفسي إن النفس لأمارة بسوء إلا ما رحم ربي نفسي إنسان حزي لطولية حزي لوية چۆن ئەحنەفی کوڕی قەیس لەگە کابرا دەمە بۆڵەی بوو وتی قسە نەکەی بەخوای یەک قسە بکەی دە قسە و پێ ئەڵێمەوە بەڵام ئەحنەفی کوڕی قەیس فەرمووی وەڵڵاهی بزانە تۆ دە قسەکەی مە قسەیەک بە تۆ ناڵێمەوە نفسی ئینسان وایە حەزەکە تۆڵە بکاتەوە حەزەکە حتا لە تۆڵەکردنەوەی شا زیاد دەڕوات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی 4 صفەت هەیە لە هەر کەسێکا بێ منافق و دووڕووی تەواوە بەڵام ئەگە دانەیەکی تیانی تیابێت ئەوە یەک صیفەتی منافقی تایە خاڵی چوارەم ئەوەی کە شاهید و مەبەستەکەی و ئەمی ئاماژەی پێکمان فەرمی وئیذا خاصەمە فەجارە کاتی لە کاتی کێشە و لە کاتی ڕوودانی شتێکە زیاڕەوی ئەکا سنوورەکان تێ ئەپەڕێنێت یعنی هیچ مەجالێکی تیا ناهێنێتەوە بۆ ئاشتی بۆ سۆڵح بۆ لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى لەبەر ئەوە خاڵی یەکەم ئەوەی بەڕاستی ئینسان دڵی ئاسوودە ئەبێت ینی دڵی خۆش دەبێت ئەڵێ کور ئەوەشی کردووە لە بەرامبەر منە ڕۆژێکە بێ پەشێمان بێتەوە ڕۆژێکە بێدان بە هەڵەی خۆیان بنێت یا هەر ئەوەش نەبێت یەکێتر لە بەرهەمەکانی ئەوەی کە ئینسان دڵی زۆر خۆشە بە پاداشی خوای گەورە سبحانه وتعالى چونکە ئەگەر ئێمە تەماشا بکەین کە خوای گەورە باسی خێرەکە باسی چاکەکانەکە من جاء بالحسنة فله 10 أمثالها ینی چاکە خوای گەورە باسی کردووە یەک بەدە یەک بە حەوسە بەڵام سەبر و ئارامگرتنە خوای گەورە ئەفەرمێ بغەیری حیساب ینی حەچەند تۆ بیری لێ ئەەکەیتەوە لەوە زیاتر لە خوای پەروەردگار تەبارەکە وتعالى وەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەوە ئێوە پیاوی ئازاو لێ هاتوو بە کێ ئەڵێن ماشەڵڵا قوربانێکێک خەڵک بدا بە زەویدا و بەهێز و توانا و ئەوە بێ ئەوە لا ئێمە پیاوی بەهێزە فەرمووی لەیسە الشەدید بالسرعة ئەوە پیاوی بەهێز ئەوەنی خەڵکی بکوتێ بە زەویدا إنما الشديد من يملك نفسه عند الغضب ئەوە سەبرە ئینسان لە کاتی تووڕەبوونە ئالەو کاتەیە نفسی خۆی بگرێت طبعا وەکو عەرزم کردی ئینسان
نفسی خۆی نایڵێت زۆر جار ئەم شتانە بکات ینی نفسی زاڵە بێ بەسەریا وای لێکە بۆچی ئەو چیەوە بەرامبەر بە تۆ لێ بۆچی تۆ حەقی خۆ ناکەیتەوە بەڵام شتێک هەیە کە پێی ئەوتر ڕەزامەندی خوای پەروەردگار خاڵێکی کە پێی ئەوترێت ئیخلاص یعنی ئەو کارێک تۆ ئەیکەیت مەبەست تەنها و تەنها ڕەزامەندی خوای پەروەردگارە مەبەستی لێخۆشبوونی خواییە مەبەست ئەو پاداشە گەورەیە کە تۆ لەبەر خاتی خوای گەورە ئەیکەی خوای گەورە سبحانه وتعالى هەم پاداش ئەداتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن ئەیفەرموو سوێن ئەخۆم ثلاث أقسم عليهن ما زاد الله بعفو إلا عزة فمن سوين بخوا هر کسی لبردبی خوا عزتي في أدا خواي جورا بلندو شكوي في أدا لكن العرف خلتي الله شلون يعني تو زلام يشتيكت في الله جابيني تو مكي عزة لا أقل لو تو لو كاتيا أو أبزاني سركوتو بسرتويا بلام خلتي كاتد أو مشدي تو أبينن على براسي أو بياوبو أو مردبو جقل لو كخواي جورا سبحانه وتعالى بشتواني اللي أكافر مي وعزتي وجلالي هر کەسێک شتێک اللي ئەکات شایستەی ئەوەنی بەرامبەر بکرێت بەڵام بەرامبەر دەکرێت خوا ئەفەرمێ وعزتي وجلالي لأنصرنك ولو بعد حين بەشکۆ و گەورەی و دەسەڵاتی خۆم ئێستاش نەبێ کاتێکی تر بێ هەسەرت دەخەم و حەقی خۆتت بۆ ئەەکەمەوە کەواتە ئینسان ئەگەر لە شوێنێکە لە مۆقعێکە ناڕەحەتێکی دێتە ڕێ ئەم سەبرە بەرهەمی ئەوەی پێ ئەدا لە پێناوی خوا لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار دڵ و دەرونی ئاسوودە ئەبێت چاوەڕێی پاداشی خوای پەروەردگارە تەبارەکە و تەعالە ئەمجا خوای گەورە سوبحانه وتعالى ئەوەی کە پێ ئەدات ئەم ژیانی دنا هەرچە نەبێ خوار تەواوە بێت بەڵام لە ڕۆژێکە پاداشی داتەوە کە ئەو ڕۆژە تەواو نابێت مامۆستا یەکێ لە بەرهەموو سوودەکانی سەبر و خۆڕاگری ئەوە نییە کە پاڵەوانەکانمان بۆ دروستەکە بۆ نمونە زیندانەکەنە گوڵستان زیندانەکەنە فێرگەیەک بۆ وانەدادانی هەموو هەمستەمکاران هەم شوێنکەوتوانی خۆیان بۆ نمونە لە مێژووی نزیکی خۆمانە با زۆر دوور نەڕۆین سەید قوتب ئەبینین بۆ نمونە کاک ناسری سوبحانی و کاک ئەحمەدی مفتیزادە لە کوردەکانی خۆمانە ئەبینین ئایا سەبر و خۆڕاگری ڕۆڵی هەبووە لە دروستکردنی ئەم پاڵەوانانەی ئیسلامە ئەمە یەکێکتر نیە لە بەرهەموو سوودەکانی سەبر و خۆڕاگری بەڵێ طبعا إمام الشافعي وغيري أوجه رحمة إخوان لبير كومالي وتي جوانيان هي لباسي جورة بياوكان يا بياو مزنكان طبعا جناب دزاني لهمو بواركان لجياني دنيا خلق در كوتو زور بلام أوي كم يجو باسي أكا أوي كبوت التاريخ كسا جوركان لتاريخ أمين نو أواني كم يجو باسي أنا كون أمينيتوا كساني كان هەم لە ڕووداوەکان هەم لە شخصیەتەکان ئەمانە هەمووی یعنی شتە زۆر گەورەکانن کەوا دەرەکەوت ئەوانش بێگومان بەرهەمی زۆر یعنی ناڕەحەتی زۆر کراون بەڵام سەبریان بووە بەردەوامیان بووە ئەخر ئێستا ئینسانی وا هەیە کاتێک ئەکەوێتە ناڕەحەتی ئیتر وا ئەزانێت دنیا ڕووخاوە و ئیتر ئەم شکستی هێناوە لێ بۆتەوە جا ئیمامی مالیک ڕەحمەتی خوا لێبێت هيك لو ناڕەحەتانی کە تووشێ بفەرمێ طبعا ئەوە لە ئیمامی شافعیش هاتووە کە فەرمێ 3 جار لە تەمەنی خۆی ئەمە ڕووی داوە کە کاتێکە گەیشتۆتە هاوین سەقفی خانۆکەی داکە بەردەدار ڕاو ئەمانە کردوێتی چووە فرۆشتوویەتی لەبەرەوەی پارەی پێ نەبووە بیدا بە خواردن و بیدا بە کتێب ئەوتوانە تۆ چیەکەی بۆ زستان کورد و تێدی ڕەحمەتی خوا لێبێ هەتا زستان خوا ئەمێنێەوە مڵکی ئەوە یعنی سەبریان بووە لە دەستکەوتنی عیلمەکەدا ئەمجا یەکێ لە زانانی ترە کتابێکی نووسیوە باسی ئەوانە ئەکات کە ڕحلەیان کردو و گەشتیان کردووە بە وڵاتانە بۆ وەگرتنی یەک حەدیث ئەیتوانە فلانە کەس حەدیثێکی لایە فلانە عالم چووە بۆ شارێکی تر بۆ گرتنی و حەدیثە طبعا کتێبێکە بەس باسی ژیانی ئەو کەسانەیەکەم ئەمجا بڕۆ تەماشای صیفەت و سەفوەکەم تەماشای کتابی سیر ئەعلام النوبەلاء ئەلێرەدا ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوا لێبێ هاتووە طبعا ئێمە زۆر جار باسی پیاوەکانەکەین وڵا ئیمامی ذەهەبی باسی کۆمەڵێک ئافرەد ئەکا کە ئەم ئافرەتانە مێژوو ناوی ئەوانی تۆمار کردووە چکە ئێستا ئێمە ڕەنگە ئافرەت زیاتر تووشی ناڕەحەتی و سەغڵەتی و ئەمانە بێت بەڵام ئەوان لە پێناوی وەرگرتنی عیلمەکەیە زۆر سەبریان بووە زۆر دانیان بەخۆیان ناگرتووە یعنی شەو و ڕۆژ ئەو ناڕەحەتیانی کەوا هاتۆتە ڕێیان لە پێناوی خوای گەورە سوبحانه وتعالى بەلانەوە ئاسایی بووە بەڵکو ئومێدیان بوو توانە لە داهاتووە ئێمە خوای گەورە سوبحانه وتعالى هەر دەرویەکمان لێ کاتەوە جا بەڕاستی نمونەی زۆر سیر هەیە لە باسی ئەو زانا گەورانە ئەو پیاوە مەزنانە کە جای کە گەڕاون طبعا ئێستا الحەمدولillah خوێندن و علم و زانست زۆر ئاسان بووە ئەگەر تەماشای
25 ساڵ بۆ 30 ساڵ لەمە و پێش بکەی ئەم زانانی ئێمە کە لە وڵاتی کوردستانەدا دروست بوون بە جەنابی مامۆستا مامی بەڕێزێت و هەروەها ئەو مامۆستازانە گەورانی کە لە وڵاتانی خۆمان نابوون هەمویان تەماشاکە کەسێک نەبوو بڵێ لەم شارە یا لەم دیا خوێندوویەتی بەڵکو ئێمەوەی کە لە باوکی خۆمان لە زانا گەورەکانمان بیستمانە گەڕاون لێرە و توانە لە فلانە شاری کوردستانی ڕۆژهەڵات لەوێ زانایەکەیە لە هەولێر فلانە زانا هەیە لە مووسڵ فلانە زانا هەیە لە کەرکووک یعنی ئەوە نەگەڕاون تاوەکو ئەمجا ئەم عیلمانە کە بۆ نمونە چەند قۆناغێک بووە ئەو کتابە لە ئەو خوێن و ئەوی لە ئەو خوێن و ئەم جاوتە و وترا و ئیجازەی 12 عیلمی پێدراوە ئەبۆن من لە بواری عیلمەکە ئەمەکە بە نمونە هێنامانەوە ئەگینا لە بواری زۆر لانی تریش ئەگەر ئێمە حسابی ئەوەی بۆ بکەین ئەو سەبر و ئارامەی کە گرتویانە ها ئیمامی ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێت کە پێی وتراوە حیبر الئومە کە بەڕاستی بەحر بووە بەڕاستی گەورە زانای ئومەتی ئیسلام بووە ئەفەرمێ وەڵڵاهی لە پێناوی عیلمە ئەوە نە زەلیلی و ناڕەحەتیم چەشتووە بەڵام ئێستا کە بوومەتە کەسێکی زانا خەڵک دێ بە دوامە ئەگەڕێ بۆی کەوە عیلم و زانە سەم وەربگرێ بەڵام لە ئەوەڵا ئەدەمێ ڕۆشتمە بە دەرگای مامۆستاکەم کە هێشتا جاری وە هەبووە نهاتۆتە دەرگای لێرەکەوت فەرمێ دانیشتووە مەناڵ بووە لە بەدەم دەرگاکەیە خەوی لێ کەوتووە تۆزی ئەو بیابانە هاتووە یعنی تۆز و خۆڵی لێنی شۆکاتی مامۆستاکەی هاتووەتە دەر یعنی هاوارێک فەرمێتی تۆ ئامۆزای پێغەمەری خۆی ساسم تۆ ڕسوڵ ساسم دوعای بۆ کردووی ئەی هاوار تۆ بۆ قسە ناقیکەیتە ئێرە ئەفەرمێ من بە دوای عیلمە ئەگەڕێم دەی بەڕاستی بۆتە ئەو پیاوە کە ئەوترێ ئەلعەبادی لە ئەو چەند عەبدوڵایە کە بوونەتە دەرکەوتون لە ناو چەندەها عەبدوڵای ترە ئەو خۆ باشە ئیسەیماڵێن ئەم چوار سەرمەزهەبە ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی مالک ئیمامی ئەحمەد ئیمامی شافعی دەی خوارم چوارە نەبوون هەر مەزهەبەکان چەندەها مەزهەبی تر بووە بۆ نەمان هەر گەورە زاناکان چەندەها زانای گەورەی تر بووە بەڵام ئەمانە زیاتر تەسحیەیان داوە زیاتر سەبر و ئارامیان گرتووە زیاتر جەماڵ سەرشەماڵ بە ڕەحمەت بێ یاخوام باسێکی هەبوو لەسەر ئەمە زۆر باسێکی گرنگ بوو باسی ئەوەیە کرد حتا باسی ئیمامی ئەوزاعی کە شەیخی ئیمامی شافعی بووە کە مامۆستای ئیمامی شافعی بۆ چەندەها زانەی تر کە کاتی خۆی مەزهەبیان بوو و کتابیان بووە بەڵام ئەم زانانە زۆر زیاتر تەسحیەیان داوە زۆر زیاتر سەبریان گرت و ئارامیان گرتووە ئەمجا ئەوەی نمونەی کە بەڕێزت ئاماژەت پێدا ئەزانی ئەم زانانە لەلایەن دەسەڵاتدارەکانی خۆیانەوە چەنە زیندانی کراون یعنی چوە بۆ میسر لێو چوە بۆ بەغا لێو چوە بۆ وڵاتێکی تر یعنی ئەم گەورە زانانە لە شارێکا خۆیان شاردوێتەوە یعنی ئەگە کەسێک بواە خاونی ئەو سەبر و ئارامگرتنە نەبووە لەوانەیە کۆرە بیوتە کاکە من کەی تااقەتی ئەم هەموو ناڕەحەتی ئەم هەیە کۆرە جانە ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای بە شەیخ الئیسلام کە لە سژنی شابوو کاتێک کە بانگی ئەدا ئەفەرمی ئەڕۆیشە لای دەرگاکە ئیتر ئەمجا گەڕاوی فەرموو خۆی خۆتۆ ئاگادارە من ئەمێ بچم بۆ نوێژ ئەوەی تر ئەمانە نایڕن ئەنی حتا ئەوەندە هیممەتی هەبووە خوا لە پێناوی تۆدا لە پێناو ڕەزامەندی تۆ یا ئەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا باشە مامۆستا پەیوەندی نێوان ئیستیقامەت و خۆڕاگری ئایا هەر یەکیان وەکوڵێ دوی یەک دراون یان بۆ منە پەیوەندی جیاوازیان هەیە ئایا ئیستیقامەت چییە و خۆڕاگری چییە چ پەیوەندیە لە نێوانیاندا هەیە طبعا گەر ئینسان سەبر و ئارامی نەبێت ناتوانێت ئیستیقامە و دامەزراوی هەبێت چونکە دامەزراوی لەسەر دینی خوای پەروەردگار تەبارەکە و تەعالە و خوای گەورە فەرمی وەعبد رەبەکە حەتا یەئتیەکە اليەقین هەم پێویستی بە سەبرە وەکو باسمان کرد زانان کە فەرمانە سەبر سێ جۆرە جۆرێکە مینان سەبرە لەسەر تاعەت ئەوەی کە ئینسان حتا ڕۆح لە جەستەیایە بەردەوام بێ لەسەر عیبادەت جۆری تریان سەبرە لەسەر نەکردنی مەعسیەت لەسەر گوناه و تاوان جۆری سێم سەبر بوو لەسەر ئیبتیلا و تاقیکردنەوەکان جا جۆری یەکەمینان کە بریتیە لە سەبر لەسەر تاعەت ئەمە بابی ئیستیقامەکەیە ئەنەتوانین بڵین ئیستیقامە بەشێکە جۆرێکە لە جۆرەکانی سەبر ئەگە ئینسان سەبر و ئارامی نەبێت ئیستیقامە و دامەزراوی نابێت کابرا دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە ئەفەرمێ ئامۆژگاریەکەم بکە بەس ئەم ئامۆژگاریە کورت و پوخت من زۆر شتم بۆ لەبەر ناکرێت ئەفەرمێ قل ئامنت بالله ثم استقم ئیمان و باوەڕ بێ ئەمجا لەسەری بەردەوام بە ئەمە بەچی بەدەستێت بە سەبر و ئارامگرتن لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا چونکە عیبادەتەکان بەشی خۆی هەمووی ناڕەحەتیتە عیبادەتی وا هەیە بەرجەستە ئەکرێ ڕۆژانەی وەکو نوێژەکان عیبادەتی وا هەیە تەنها بەجەستە ئەکرێت بەوەی کە تۆ خۆت ئەگریتەوە لە حەڵال کراوەکان کە وەکو بە ڕۆژوو بوون عیبادەتی وا هەیە بە ماڵ ئەنجام بدرێ وەکو زەکات عیبادەتی وا هەیە بەجەستە و بە ماڵیش
ئەنجام بدەیت وەکو حەج کە ئینسان کە السفر قطعة من العذاب سفر بۆ خۆی ناڕەحەتە پارەی سەرفەکەی خزم و کەسوکارش بەجێ هێڵێت سەبر و خۆڕاگری گەورەترە لە ئیستیقامەت مانەوە بەڵێ سەبر بابێکی زۆر فراوانە وەکو ئیمامی القەیم فەرمووی سەبر الصبر نصف الإيمان سەبر نیوەی ئیمان و باوەڕە کەسێ سەبری بوو یعنی طبعا لە هەموو لایەنەکانە بەئیزنی خوا نیوەی ئیمان و باوەڕی بەهێز و پتە و دامەزراوە ئەنجا ئەم سەبرەوتمان لەسەر تاعەت و عیبادەتەکان وای لێ ئەکات هەموو ناڕەحەتیەکان تەماشاکەی یعنی تەواوی ناڕەحەتیەکان وەرئەگرێت لە پێناوی خوا کەسی وا هەیە بۆ نمونە من چەندها نمونەی وان بینیەوە بۆ نمونە کەسێک بە تەمای ئافرەتێک بووە باوەڕەکەی چەندین ساڵ ناڕەحەتی چەشتووە شەو ڕۆژ خەوی نەبووە ئیسراحەتی نەبووە داوای ئافرەتێکی کردووە نەیانداوێت توانە ساڵێکی تر دوانی تر دێن ئەم کەسە چاوەڕێی کردووە ئەنی ئەم هەموو ناڕەحەتی ئەم هەموو بێتاقەتی ئەم هەموو تەکلیف لەو مامۆستا و لەو ڕئیس عەشرەت و لەو پیاغماقلوتی چی کردووە ها بۆ دەستکەوتنی شتێکە خۆی ئیرادەیەتی سەبرەگرێ ئارامەگرێ چۆکدانادا بەهێزە بە قووەتە بلا تشبيه ولا تمثيل ولله المثل الأعلى أي إنسان أجر كار بو أوي كخوا أو شتي كإنساني بو أودرس كبريت لمسائل عبادتك كأفهم وما خلقت الجن والإنس إلا ليعبدون أي إنسان بي لمبواردا براسي چون بيت كواتا پەیوەندێکی زۆر زۆر گەورە هەیە لە بینی هەردوو لایەندا ئینسانیش بە ئەو ئارامگرتنی لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتعالە بەڕاستی دەتوانێت دامەزراو بێت. زۆر باش مامۆستا خۆڕاگری ومانەوە لەسەر هەڵوێست و قسەی مرۆڤ خۆی لەم ڕۆیە ئەبینین ئەو سەرکردانەی کە دوو ڕوانە ئەژین لەگەڵ میلەتە جۆرێک قسەکەن لە ناخا جۆرێکی تر بڕیارەدەن دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن یەکێکیان ئەڵێ وا کارەبا چاگەکەین یەکێک بڵێ وا موچە چاکەین بەڵام هەر دوای پێنج خولە خۆڕاگر و بەردەوام نین هەر پێچێ سبەینێ قسەیەک پێچەوانی قسەکەی خۆیان نەکەن سەدان جار ئەم سەرکردە دوو ڕوانە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە قسەی پێشووی خۆیانیان بە درۆ خستۆتەوە مرۆڤ تا چەند ئەبێ سوور بێ و خۆڕاگر و بەردەوام بێ لەسەر هەڵوێستەکانی خۆی بۆ نمونە ئیسلامی پیرۆز وا مرۆڤ فێرەکە قسەی ئەمڕۆ و سبەی و دوو سبەی بە شێوازێ بکە کە پەشیمان دەبێتەوە تایە تەمان ئێمە کاتی باسی ئاینی پیرۆزی ئیسلامەکەین ئەو مەنزومە جوانی کە ئیسلام هێناوێتی و خەڵکی لەسەر پەروەردە کردووە ئەو بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چۆن هاتووە یعنی خەڵکەکەی خۆی فێر کردووە یعنی ئەوە نەبووە کەسێ ببێتە دەسەڵاتدار بۆ ئەوەی خۆیشی و دەور و پشتیشی ئیتر هەمووی ئیسراحەت کەن و بۆی خزمی فڵانە کەسن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کەسێک داوای بە پرسیارەتی کردووە تەماشای کردووە بزانێ ئەم هێز و قووەتەی تایە بۆ ئەم کارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام متابعەی ئەوەی کردووە ینی جارێ سەحابەیەک هات فەرمێتی تۆ کەسێکی لاوازی بە خەڵکی ئەمە نایی چونکە ئینسان زۆر گرنگە کە بووە بەرپرس جا بەرپرس بێت لە خێزانێک بەرپرس بێت لە دایرێک بەرپرس بێت لە شارێک بەرپرس بێت لە وڵاتێک تاوان ئەمە هەتا گەورەتر بێ بەرپرسیارەتی و ئەرک و فەرمانیشی زیاترە وە زیاتر پێویستیشی بە سیدق هەیە زیاتر پێویستی بە ڕاستگۆیی هەیە یەکێ لەوانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەند شوێنە هەڕەشەی لێ ئەکا فەرمێ مەلیکون کەذاب ئاخر ئەگەر کەسێت پلە باڵا بێت و درۆ بکە ئەمە زۆر گەورەیە زۆر قورسە بڵێ درۆزن زۆر پێ ناخۆش بکاتە سەرکردەی وڵات کەواتە یعنی سووربوون ئینسان لەسەر هەڵوێستەکانی بۆ نمونە بەڕێزت یا ئەوەی کە ئەهلی ئیعلامی و ڕاگەاندنە ئاگاداری ئەوانێ بۆ نمونە کابرا لە بەرنامەیەکی هەڵبژاردنە کۆمەڵێک بەڵێن بە خاڵکەکەی خۆی ئەدا ئەڵێ من ئەمە ئەوە ئەەکەم تەماشاکی کاتێک ئەچێتە سەر کورسی دەسەڵات لە وڵاتانە کابرا گەر بۆی نەکرێت یا شتێکی تیا دەرکەوێ جاریوە بۆ سەرۆکی وڵات سەرۆکوەزیران بۆ جاریوە هەبوو وەزیرێ بۆ جاریوە بە بەرپرسێ بۆ دەستی لە کار کێشاوەتەوە چکە ویسێتی سادقانە بێت بەڵام ئینسانی وا هەیە وەکو بەڕێزت فەرموو یعنی زۆر سادە و ئاساییە بەلایەوە ڕۆژانە چەندین درۆ بکات ینی بڵێن ئەوە ئەکەین نە ئینسان ئەبێ ئاگادار بێت تۆ ئەوەی کەوا ئەیکەیت خۆی گەفەرمێ اتقوا الله وقولوا قولا سديدا شێخ ڕەزای تاڵەبانیش بە ڕەحمەت بێ بۆ سەرکردانی کە زۆر بێت چاو و ڕوو قسە گۆڕن ئەمیشە شارێکی زۆر جوانی هەیە فەرمووە سەیید لەبەر ئەوە سووربوون ئینسان لەسەر هەڵوێستی خۆی لەسەر ئەوەی کە سوود بە خۆی ئەگەیەنێت سوود بە کۆمەڵگاکەی ئەگەیەنێت آخر یەکێک لە ئامۆژگاری هەمیشە ئەهلی علم بۆ کاتێک چوونەتە لای دەسەڵاتدارێک و تویانە
ئەو کورسی کە تۆ لی دانیشتووی چەندها کەس پێش تۆ لەوێدا دانیشتووە وەفای بۆ ئەوان نەبوو بۆ تۆش نابێ خوا ئەزانێت دوای تۆ چەندین کەسی تریش دێ لەو شوێنەیە دانیشێ لەبەر و ئاگادار بە ئاگاد لە سنوورەکانی خوا بێت ئاگاد لە مافی خەڵکیش بێت. زۆر باشە مامۆستا خۆڕاگری سەبرگرتن واتە نەبەزاندنی سنوورەکانی خوای گەورە لە کاتی بۆ نمونە نەبوونیە تۆ هانا بۆ دزی نەبەی بۆ نمونە کە منداڵت نییە نەچی بۆ نمونە ڕێگایەکی ناشەرعی لەم ڕۆیە ئێم کۆمەڵگەی کوردی لە قەیرانە ئاژی مرۆڤ چۆن لەسەر نەبوونیەکان خۆڕاگر بێ یان بۆ نمونە بە ئەم پرسیارەت تۆزێک گشتگیرتر بکەین مرۆڤێک منداڵەکەی لە دەست ئەدا سەروەت و سامانەکەی لە دەست ئەدا لەم قەیرانەیە بۆمنە مەعاش و موچەکەی لە دەست ئەدا تەنانەت ئەگاتە ڕادەی ئەوەی کە لە خێزانی جیابێتەوە لەبەری کرێخانی پێنادرێ لەم قەیرانە لەم وەزعە ناخۆشە مرۆڤی موسڵمان چۆن خۆڕاگر بێ و چۆن سەبر بکاتە مامۆستایەکی باش بۆ بەردەوام بوون لەسەر ژیان و بە ئومێدەوە بژی. بەڵێ خوای گەورە سوبحانە وتعالە سوێندی خواردووە بۆ ئێمە ئین مع العسر یسرا ئێمە دەڵێن لە دوای تنگانە ناڕەحەتی دێ بەڵام خوا ئەفەرمێن نەخێر مع العسر یسرا لەگەڵیا خوای گەورە خۆشی ئەهێنێت. بەڵام مهم ئەوەی ئینسان یەکێ لەو شتانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی خۆش بفەرموو وەیعجبنی الفەأل تەفەؤل بەخێر پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆری پێخۆش بووە و ڕەشبێنیشی زۆر پێ ناخۆش بووە. ڕژبینی ئەوەیە دەڵێ کاکە تەواو دنیا خراپ بوو هەموو شتێتیەکشەوە بەسەریەکە قەت ئەم وەزعە چاک نابێت قەت ئەم دنیا چاک نابێت طبعا ئێمە ئاگادارش بین لەوەدا خۆمان بەشێک نەبین لە تێکدانی وەزعەکە خۆمان بەشێک نەبین لەوەی کە نەتوانین گۆڕانکاری بکەین خۆمان دەستێکمان نەبێت لەوەی کە خۆشمان حەزکەین ئەو وەزعە ئاوا بێت ئەنی خەڵک لە ناڕەحەتیدا بێ لەوا بێ ئینسان ئومێدی هەبێ بەخوای گەورە سوبحانە وتعالە کە بڵێ ئینشاءڵڵا ئێمە ئەو وەزعەشتی ئەپەڕێنین بە ئیزنی خوای گەورە دەروی بە ڕەحمەتی ژەکاتەوە خوای گەورە سوبحانە وتعالە کارمان بۆ ئاسانەکە بەڕاستی ئەم ئومێد و گەشببینیە و ئەکە لە ئینسان بەڕاستی دڵی خۆش کات ئەم دڵخۆشە وای لێ ئەکات بەرەو حرام نەڕوات بەرەو شی نابەجێ نەڕوات بۆ دەستکەوتنی پارە و مادەیە کە بۆ کاتێکی دیاریکرا و سەرفیەکان نەکەوێتە ناو حرامێکەوە مافی خەڵکی نەخوات نەگاتە ئەوەی کەوە سنوورەکانی خوای گەورە سوبحانە وتعالە ببەزێنە و دوای ئەوە تووشی پەشەمانێکی زۆر گەورە بێ پەناگرین بە خوای پەروەردگار لەبەرەوە بەڕاستی ئەم ناڕەحەتیانەش وەکو پێشش ئاماژەم پێدا میلەتی ئێمە تووشی گرانی و ناڕەحەتی زۆر بووە تووشی قەیران و کێشەی زۆر بووە بە تایبەت یعنی باو باپیرانمان بگەڕێنەوە پێشتر کە پێی وترێ گرانێک گەورەکە زۆر جار بەڵێ لە ساڵی تقریبا 1970 ئەوانەدا باپیرم بۆی بازەکە دەیفەرمووی مناڵ بووم کە بیری مێند خەڵک ئەو کاتە بەڕوویە کوتا خەڵک ئەو کاتە شتی وای ئەخوارد لەو زەمەنەدا یعنی ژیانێکی زۆر ناڕەحەت بووە. مەلای گەورە بە ڕەحمەت لە تەفسیرەکە ئاماژە بەوەکە باوکێک هێندە محتاج بۆ 5 کچی خۆی داوە بە نیو فەردەجۆ ئەڵێ منداڵێکمان بینیوە دایکی لەرسەر لە بەیانی مردووە ئەم دەمەوە ئەسەر دەمی بە مەمکی دایکەوە بووە هەر لە باسی ئەو گرانیە گەورەیە لەبەر ئەوە خوای گەورە سوبحانە وتعالە ئەو وەزعانەشی تێپەڕان بە ئیزنی خوای گەورە سوبحانە وتعالە ئەم وەزعانەش تێئەپەڕێت بەڵام ئەمانە هەمووی تاقیکردنەوەیە بۆ ئینسان بەڕاستی خوای گەورە سوبحانە وتعالە تاقیمانەکاتەوە ئینسان خاوەنی سەبر بێت خاوەنی ئارامگرتە بێت لە پێناوی خوای گەورە سوبحانە وتعالە سەبر ئەوەیە کە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی اتق المحارم تكن اعبد الناس خۆت لە حرام کراوەکان بپارێزە دەبیتە خواپەرستترین کەس. زۆر باش مامۆستایان وا دیارە کاتی بەرنامەکەمان تەواو بووە زۆر سپاس بۆ بەڕێز و خوای گەورە ئارامگری و خۆراگریشمان پێ ببەخشێ ئینشاءڵڵا. خوای گەورە لە شێوەی ساکەم زۆر سپاس بۆ بەڕێزە بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەی باس و خواز بوون تا بە یەگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ. خوای گەورە لە شێوەی ساکە. ئەڵقەیەم جاری بەرنامەکەمان باز لە بابەتی لێبوردەیی دەکەین فەمەن عەفا و ئەصلەح فەئەجروه عەلە الله ئەو کەسەی کە لێ خۆش بووە لێبوردەیە کە بەیەکێک دەڵێ لێت خۆش بووم هەوڵ با لە دڵیشیە ئەم کاریگەریە نەدێنیەی
کە دروستی کردووە بیسڕێتەوانێت لێبوردە بووی دوور ئەکەویتەوە لە درۆکردن دوور ئەکەویتەوە لە خیانەت دوور ئەکەویتەوە لە تۆڵەسەندنەوە یەکێک لەو هۆکارانە لەو دەرگایانەی کە مرۆڤ بتوانێت لە دەرگای خوای پەروەردگار بدا بۆ لێخۆشبوون بریتە لەو لێبوردەیە کە خۆی بەرامبەر بە خەڵکی هێبێت لێخۆشبوون کاتێ لێخۆشبوونە تۆ توانای تۆڵەکردنەوەت هەبێت لەو کاتاکە بەدەستەوەی بتوانی تۆڵەکە بکەیتەوە تۆ لێرە بڵێ من لەبەر خاتری خوا لەو حەقی خۆم تەنازل بکەم ئەگەر لە چەمکی لێبوردەیی بڕوانین بەڕاستی ئەم چەمکە چەمکێک شتێک نییە کڕین فرۆشتن پێوە بکرێت